ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقم لە ئەڵقەیەم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕەهەندی سیاسی و یاسایی کێشەکانی هەرێم و بەغدا. هەمیشە کە باز دێتە پێشەوە لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا زیاتر باز لە کێشەی دارایی دەکرێت، بەڵام لە ڕاستیدا ڕووەکەی دیکەی ئەوەیە کە کێشەکانی هەرێم و بەغدا کێشەی زیاتر سیاسین و یاساین، چکە لە ماوەکانی ڕابردوو ئەم کێشانە چ لە ڕووی دەستوری و یاساییەوە ئەگەر چارەسەری بۆ دانرابێت، بەڵام لە ڕووە سیاسیەکەوە هەوڵێکی جدی نەدراوە بۆەوەی کە هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتنێک و بتوانن پابەت بن بەو ڕێکەوتنەی کەیکەن و بەو دەستوری کە لە ڕابردوودا هەموو لایەک ڕێکەوتووە لەسەری و بۆ مادە و یاسایانی کە لە دەستورەکەدا هاتووە لەسەر ماف و شایستەی هەم هەرێم هەم بەغدا هەردوو لا پابند پێوەی و بتوانن متمانەیەشی هاوبەشە نێوان هەردوولادا دروستکەن. لە ئێستادا کە هەرێمی کوردستان و عێراق لەوە نزیکن کە بگەنە ڕێکەوتن لەسەر پرۆژەی بودجەی ساڵی 2020 عێراق و تێیدا پشکی هەرێمی کوردستان هەیە، بەڵام ڕەوشەکە لە بەغدا تا ڕادەیەک تەموو مژاویە بە حکمی ئەوەی زۆرێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە جیاوازەکان بە تایبەتی لە فراکسیۆنی شیعەکان داواکرد کە هەرێمی کوردستان لەو پابەندی کە لە ڕێکەوتنە بە تایبەتی لە بودجەی 2021 بۆی دانراوە زیاتر لەوە بداتە بەغدا، ئەو کات بەغدا بتوانێت ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێرێ. لەگەڵ ئەمەدا زۆرێک لە چاودێرانی سیاسی و زۆرێک لە لایەنە سیاسیەکانیش داوا دەکەن کە پێویستە وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان یا ڕاستتر بڵین وەفدێکی باڵای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بچنە بەغدا و ئەمانیش بە هەمان شێوە لەگەڵ لایەنە سیاسیەکان بە شیعە و سونە بتوانن بگەنە ڕێکەوتنێک، ئەو کات مافەکانی هەرێمی کوردستان بتوانن لە بەغدا بە پێی ئەو یاسا و دەستوری کە هەیە جێبەجێ بکرێت و بەدی بهێنێت. هۆکاری ئەوەی کە تاوەکو ئێستا ئەم کێشانە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە چێیە؟ بەغدایە یاخود هەرێمی کوردستانە؟ ئەگەر بەغدایە هەرێمی کوردستان بۆ ڕێگای یاسایەکانی نەگرتوتە بەر لە بەرامبەر بەغدا و بتوانێت داوای مافەکانی خۆی بکە بە پێی ئەوەی کە لە دەستور و یاسا چەسپێنراوەکانی عێراق لە دوای ساڵی 2023ەوە هاتووە. ئەگەر هەرێمی کوردستانیش پابند نییە، هۆکاری پابند نەبوونەکەی چییە؟ چۆن دەتوانرێت متمانە بگەڕێنێتەوە نێوان هەرێمی کوردستان و بەغدا؟ کێ دەتوانێت بێتە لایەنی سێم لە نێوان کێشەکانی هەرێم و بەغدا بۆ ئەوەی کە تا ڕادەیەک ئەم کێشانە بەرەو چارەسەرکردن بڕات؟ ئێمەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵێک بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم لە شاری بەغدا خاتۆ ئەڵماس فازڵ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتیمان لەگەڵا. خاتۆ ئەڵماس سڵاوت لێبێت. هەروەها کاک شۆڕ محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان. سڵاو لە تۆش بێ کاک شوان، سوپاس کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. سەرەتا بە ئیزنی کاک شوان ئەگەر لە خاتۆ ئەڵماسەوە دەست پێ بکەم بە حکمەوەی کە لە بەغدایەوە تا ڕادێک لە ناو کێشەکاندایە بزانین لە ئێستادا ئەگەر باز لە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بکەین بە تایبەتی لە ڕۆ سیاسیەکەوە خاتۆ ئەڵماس چۆن ئەم پەیوەندیانە هەڵەسەنگێنی؟ لە ئێستادا باشە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا لە ڕووی سیاسیەوە یاخود نەخێر هێشتام قۆناغش پێویستی بە هەوڵی زیاترە؟ ئەم کاتەی بەڕێستان و بینەرانی ئازیزش باش دیارە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا تەنها بەداخەوە کێشەی موچە و بودجە نییە وەکو ئێستا وای لێ هاتۆ کە ساڵانە وەفدی هەرێمی کوردستان بێت بۆ بەغدا بۆی داوای چارەسەری کێشە و پشکی موچەی هەرێمی کوردستان و ئەو حەسەیە هەیە کە دانراوە، بەڵکو ئێمە قەزیەکمان هەیە. ئەم نیشتیمانەی ئێمە کاری نەکرد تەنها بۆی موچەی مانگانەی فەرمانبەران بزانێ ئەگاتە دەستی سەری مانگ یاخود ناگا، بەڵکو ئێمە کۆمەڵی قەزیەی گەورەمان هەبوو کە لە دەستوری عێراقی کاتی خۆی بە پشتیوانی هاوپەیمانان بە سۆڕەکایەتی جەنابی مام جەلال کاتی خۆی کە دەستوری عێراق نووسرایەوە کۆمەڵێ داخوازی وافی تێدا هەبوو لەوانە مەسلەی سڵتاتی ئیتیحادی کە چۆن کارەکە و هەرێمەکان چۆن کار دەکەن خۆخەم نەبوو ئەو کاتە تەنها بە هەرێمی کوردستان بەڵکو پێشبینی ئەوە هەبوو کە عێراقێکی ئیتیحادی لێ دروست بێ بەرەو دیموکراتیەتێکی زیاتر بڕوە، هەروەها مەسلەی مادەی 140 کێشەی زەوی و زارەکان دەیان کێشەی هەڵپەسێردراوی ئێستا کە وای کردووە ئەو عیلاقاتانە گرفت و لێکەوتەی زۆری لێکەوتووە و پێم وایە تەنها مەسلەی موچە و بودجە نییە، شایستەکان زۆرن کە باسی لێ بکەین و خەباتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیمان گەلێ زۆرن کە بەداخەوە بەرەو دواوە من پێم وایە کشاوەتەوە نەک بەرەو پێشچوونەوە بەخۆی ببینێ، بە تایبەتی لە دوای نەمانی فەخامەتی جەنابی مام جەلال لە ژیاندا و لە سەرۆکایەتی کۆمار و بەو دەسەڵات و پێگەیکەوە هەیبوو.
کورد ئێستا کار بۆ ئەوە ئەکات جارێ بەشە بودجەکانی چارەسەر بکەوە کێشە سیاسیەکان تقریبن سستیەکی تەواو بەخۆیەوە ئەبینێ لەبەرەوەی وەفدێک نییە سیاسی لەسەر مستەوایەکی باڵای سیاسی بێت دانوستانکاری بکە بە یەک ئاراستە بە یەک تێگەیشتن بە یەک تێڕوانین بۆ دۆخە سیاسیەکان و نەمانی متمانە هەم لە نێوانی حکوومەتی اتحادی و لە نێوانی هەرێمی کوردستان و پێشم وایە هەردوو لایەن بەرپرسن ئەبێ واقعیانە بین حکوومەتی عێراق پێم وایە ئەگەر لە بەشێک لە بابەتەکان هەوڵ ئەدا هەموو کات خۆی بدزێتەوە کە ئەو بابەتانە کاری سیاسین لە مەسەلە ئیداریەکان گرفت دروستەکە لە بۆ ناوچە دابڕێنراوەکان یەکلانە بۆتەوە گرفتی ئابووریمان هەیە گرفتی زۆرمان هەیە هەروەها لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستانیش نابێ ئێمە بلین کەم و کورتی تێدا نەبووە لە سیاسەتەکەی بەڵکو بەشێک لە گرفتە سیاسەکان کەوتە مەسلەی عقودی نەوت و مەسلەی نەوت و پشکی هەرێمی کوردستان و چۆنی تی وەرگرتنی موچە و بودجە و هەروەها گرفتی ناوچە دابڕێنراوەکان ئەمانە هەمووی بە هەڵپەسێردراوی مایەوە و وای کرد زیاتر ئێستا بەداخەوە موچەی هەرێمی کوردستان ئەوە بێت کە چەندێکە پشکی لە موچە بودجە عەفوەن و چۆنی 250,000 بەرمیل ڕادستی حکوومەتی عێراق بکە و ئایا حکوومەتی عێراق متمانەی هەیە بەرامبەر ئەو ڕادستکردنە کە پێمان وایە ئەو متمانەیە لە دەست دراوە بەداخەوە بۆیە ئێستا زۆربەی لایەنە شیعەکان کە حوت لایەنی سەرەکی هەیە داوا ئەکەن ئێستا مجمەلی نەوتی هەرێمی کوردستان ڕادستی عێراق بکرێت لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان نایەت وەک بە حیسابی سیادەی خۆی ئەم کارە بکاتوە بە عەقدەکانە بێتەوە ڕادستی حکوومەتی عێراقی بکە تێگەیشتنێک هەیە سەبارەت بە دانانی ئەو 250,000 بەرمیلە بۆیە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەریەکی کرد کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە بۆ دروستبوونەوەی پردی متمانە لە نێوانی هەردوولا هەم ئەو بڕە نەوتە ڕادەست بکە و حکوومەتی عێراقش لە بەرامبەردا موچەی فەرمانبەران بنێرێ بۆی ژیان و شایستەکانی خەڵک نەبێتە کێشەی نێوان ململانیە سیاسیەکانی عێراق. باشە ئەو پرسم تۆ ئاماژەت بە هەندێک جوڵەی سیاسی کرد بە تایبەتی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە نێواندا یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەکانی ڕابردوو لە بەغدا ینی جوڵێکی گرنگی دیبلۆماسی و سیاسی کرد لەگەڵ زۆرێک لە لایەنە سیاسیەکانی شیعە و سونەت تا چەند ئەوانە کاریگەرن و پاڵپشتن بۆی کە ئێمە کێشەکانمان لە ڕووی سیاسیەوە تا ڕادەیەک ینی بەرەو ئاقارێکی چارەسەرکردن بڕوات ینی ئاماژەیەشی ڕوون هەبێت لە نێوێیانە. من ڕاستگۆیانە قساکەم لەگەڵتانە سەردانی هاوسەرۆکان بۆ ئێرە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەی سیاسی خۆی هەبوو نەک بەستەنها لە ناو مەحفلە سیاسیەکان بەڵکو ڕنگدانەوەیەکی تەواوی هەبوو لە ناو کوتلە سیاسیەکانی پەرلەمانی عێراق و ئێستاش کە دەڵێن ئێمە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانین یاخود لە فراکسیۆنی سەوزین و سەر بە حزبەکەی فەخامەتی مام جەلالین وشەیەکی خۆیان هەیە کە ئەلی عەلە ڕاستی واتا لەسەر سەرم ئەمە شتێکە متمانەیەکە لە نێوانی حزبە سیاسیەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆمان ماوەتەوە وەک ئرسێک کە شانازی پێوە دەکەین و ئێستا ئەمتیدادی ئەو کارە جەنابی هاوسەرۆکان و هاتنی ئەم دوایانەی وەفدی هەرێمی وەفدی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی بەڕێز شێخ لاهور کە زۆربەی پێگە سیاسیەکان و سەردانی هەموو لایەنەکانی کرد وەکو کوتلەی حکمە کوتلەی سەدر هەموو ئەو کوتلانەی کەوا هەن و کۆبوونەوەی فراوانیان ئەنجامدا چی لەگەڵ نووسەران چی لەگەڵ مسەقفینی شاری بەغدا بۆ لێک تێگەیشتن و چارەسەرکردنی گرفتەکان تەنها بۆ ڕزگارکردنی کوتی هاونیشتیمانیان بوو لەبەرەوەی ئێمە ئەگەر ئاگادار بین ئەو سستیە سیاسیە کە ڕوویدا وای کرد تەبایی و یەکڕێزی ناوماڵی سیاسی کورتێک بچێ هۆکاری هەندێک تاکڕەوی بوو ئەمە تاکڕەوی بوو کە لەلایەن هەندێک حزبی سیاسی ڕوویدا و دەرئەنجامەکانی بوو بە ئەوەی کە کۆمەڵێک گرفتی لێکەوتەوە و ئەنجامی دوای ریفراندۆم کاریگەری هەبوو لەسەر ناوچە دابڕێنراوەکان کە کەرکووک و خانەقین و ناوچە دابڕێنراوەکان سەرەر و زیانی زۆریان پێگەیشت دوای کرد کە پێگەی سیاسی کورد بە شێوەیەک لە شێوەکان لاواز بێ بۆیە گەڕانەوەی ئەو متمانەیە ئەبێتە پردی نێوانی هەردوو لە و کار بۆ ئەوەش بکرێت ئەگەر ئێمە لەسەر بە حکوومەتی عێراقین فەرموو کۆمەڵێ وەزیر و پەرلەمانتار و لایەنمانەیە لە هەموو لایەنە سیاسیەکانی عێراق کار دەکاواتە ئەبێتەوە لەسەر ئەساسێکی واقعیانە کار بکەی لەگەڵ ئەو حزبە سیاسیەکان نەک لەسەر ئەساسی ئەوەی
تاکە حزبێکە یاخود لایەنێکە بتەوە لە سنووریە باش بێ و لە سنووریە خراپ بێ ئەم سیاسەتە بەم شێوەیە ناچێتە ڕێوە ئەبێت تۆ برژەوەندی هەموو هەرێم و بە ناوچەدا بڕێنراوەکانەوە لە ئەستۆ بگری. زۆر باشە دەست خۆش دێم و خزمەت جەناب بە تایبەتی بۆ مەسەلەی ناوچەدا بڕێنراوەکان چکۆ بە حەقەت لە ئێستادا زۆرێک لە مەسەلە نەتەوایەتیەکان لەوێ خەریکە بە هۆکاری شۆڤێنی لە ناو دەچێت دواتر قساکەین لەسەرەوە کاک شۆڕ مەحەممەد ئەندای مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان. ئێمە وەکو کورد ینی بەڕاستی لە ناو خۆشماندا وەکو خاتوەڵماسی ژووتی تا ڕادەیەک ینی ناکۆچیمان هەبوو و نەمانتوانیوە ئێمە یەکگرتوو بین و بتوانین مخاتەبەیەکی یەکگرتوانە بکەین بەرامبەر بە بەغدا بۆ بەدێنانی داخوازیەکانمان لە ڕووی سیاسی لە ڕووی نەتەوەی لە ڕووی خاک لە ڕووی ئەوەی کە چەسپیەوە بە تایبەتی لە نەو دەستوری هەمیشەی عێراقدا هۆکارەکەی لە ناو خۆماندا بۆچی دەگەڕێتەوە ینی بەڕاستی کاکشوانەوە. زۆر سپاس سڵاو لە بینەران سڵاو لە خاتون. هەڵبەتە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق کۆمەڵی کێشەی ئەساسین و بەشێکیان سیاسین بەشێکیان دەستورین و جوگرافی ئابووری و هەتا کۆمەڵایەتی و هەتا دوایی. بە نەزەری ئەمە ئەم جۆرە کێشانە تەبیعەتی ئەم جۆرە کێشانە سەلیقەیەکی زۆری دەوێت و لەبەرەوەی ئەم کێشانە عمقێکی تاریخی هەیە و خوێنی تێکەوتووە و ئێمە لە بەرامبەر ئەم دەسەڵاتە لە ڕابردوو شۆڕشمان کردووە بە هەزاران شەیدمان داوە. ئەمە وای کردووە کە بە ئاسانی کێشەکان بە کۆبنەوەیەک و دوان و وەفدێک و دوان چارەسەر نەبن چونکە کێشەکانمان عمقێکی تاریخی هەیە و ئەم دەسەڵات دارانەی کە لە دوای پرۆسەی ئازادی هاتنە سەر حکوم بەداخەوە نەیانتوانیەوە عقلێتە شۆڤێنیە بەرتەسکەی پێشخۆیان تێپەڕێنن و قۆناغێکی نوێ لە عێراق بێنە پێشەوە. ئەلبەتە کورد لە دوای پرۆسی ئازادی با نێتی فیدرالێت سیستەمێکی ئابووری هاوباش و بەنێتی ئەوەی کە جاریچکە کارەسات لە عێراق ڕوونەداتەوە چووە بەغاوە بەغای لەگەڵ ئەوان دروست کردەوە. بەڵام بەداخەوە ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ سەرچاوی کێشەکان ئەگەر بە بیرباندێ کورد یەکێک بوو لە پێکاتە هەر ئەساسیەکانی پێکاتنەوەی عێراقی نوێ و لە دانانی دەستوری هەمیشەی عێراق ڕۆڵێکی گەورەی بینی و ئەگەر بێت و کورد بایکۆتی بکردای ئەوە دەستورەکە سەرکەوتو نابوو ڕفراندۆمەکەی و فەشە لێ هێنا. هەمومان نەزانین کورد بە گەرمی چووە پێشوازی ئەمە و مادەیەکش لە ناو ئەم دەستورەیە بە ناوی مادەی 140 جێگیر کرابە و ئومێدەی کە لە کۆتایی 2007 کێشەکانی نێوان هەرێم و بەغا بە تایبەتیش ناوچەکانی کەرکووک و ناوچەکانی جێناکۆک کە ئێستا ناسراوە چارەسەر بکرێ. بەڵام هەموو لایەک ئاگادارن ینی حکوومەتی عێراق و خودی مالیکی نەک ئەم دەستورەی جێبەجێ نەکرد و ئێستا شانەزی بۆ دەکەن کە ئەوان نیان هێشتووە ناوچەکان ریفراندۆمی تیا بکرێ و ڕاپرسی تیا بکرێەوە ئاسایی بوونەوەی تیا بکرێ. لێرەوە کێشەکان گەورە بۆ کورد سیقەی بەم دەسەڵاتە نەما و ئەبینین وردە وردە کلێنەکانی بینمان گەورە ئەبێ و نیزاحەکان بەرەو سەر هەڵەدا بەرەو ئابووری ئەڕوا بەرەو ئەوە ڕوا کورد بە ناچاری جارێککە بیری لە ڕێگای تر کردەوە. تەمەشاکەن لە 2005 دەستور کراوە لە 2007 قرار بووە کە دەستور جێبەجێکرێ نەکراوە 2010 11 12 کورد لە 2007 پەنا بۆ ریفراندۆمە بە ناچاریش تەبان. بەداخەوە ئەم دەسەڵاتەی کە هەیە لە عێراق ئەم عقلێتەی کە لە ڕابردوو هەیەە کە کورد باجی زۆری لەم عقلێتە داوە نەگۆڕاوە و کوردیش بۆ خۆی لە بەرامبەردا وەکو با بڵێن پێکاتەیەکی گەورە لەم وڵاتەیە بەرنمەیەکی استراتیجی نەبووە. ئێمە شایدی ئەوەن کە دوو هێزی دەسەڵاتدار لە دوای پرۆسی ئازادی چوونەوە عێراق و دوو بەڕێز کە جەنابی مام جەلال و کاک مەسعود چوونە بەغا و عێراقیان دروست کردەوە بەو ئامانجەی جارێککە ئەنفال و چیمیاباران و هێز و کورد ڕاودونانی کورد ڕوونەدات. بەڵام بەداخەوە نەیانتوانی کە ئەم عقلێتە لە بەغا کاکشان پێدوانی خۆشت جەنابەت ئاماژەت پێدایانی نەبوونی متمانە بووە کە تۆ ینی عەرەب نەیتوانی بێ یاخود بەغدا نەیتوانی بێ ئەو متمانەیە لەلایەن هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی کورد دروست بکە ئیتر ئێمە چۆن بتوانین متمانە بە بەغدا بکەین بەڕاستی؟ منیش قسەکەم لەسەر ئەوەیە کورد متمانەی بە بەغانەما بۆیە پەنای بۆ ئابووری سربەخۆ بۆ با بڵێن بۆ ریفراندۆمیش برد. بیرمان نەچێ خۆ لە 2007ەوە ئەوان نەیانتوانی میزانەی هەرێمی کوردستانی بە ڕێک و پێچی بنێرن. کورد چەند ساڵ چاوەڕوانی کرد چەندین وەفد ڕۆی جەنابی مام جەلال لێوێ بوو وەکو ئەڵێ حزبە سیاسیەکان وەفدیان نرد بەڵام ئەمە هەر نەکرا. لە بەرامبەریشدا
ئێمە دەبێ حقیقەتێکی پێی لێ بنین لە بەرامبەریشدا کورد پرۆژەیەکی استراتیجی بۆ قەزیەی خۆی لە عێراق نەبوو بەڕاستی لەبەرەوەی بە عقلێتێکی حزبی و بە عقلێتێک کە بەڕاستی هەر جاری وەفدێک هەر جاری وەفدەکە پێکات لە چەند خەڵکێک ئەوەی پێشووتر ئەوەی دوایی کە ئەچوو فایلی ئەوەی پێشووی لا نەبوو نەیە نەزانی لەسەر چی مفۆزات کراوە لەبەرەوە نەتواندرا کۆنکرێتی لەگەڵ ئەم دەسەڵاتەیە بگەینە حەدێک و ئەوەی خاتون ئەلماس باسی کرد کورد هەمیشە بە تەکیدی باجی نایەکڕێزی خۆی داوە و ئەو باجەی کە لە ئەنجامی نایەکڕێزی و نایەکگرتووی خۆمان داومانە زۆر لەوە گەورەترەکە نارەکانمان لە ململانەیە لە بەرامبەرمان بەکاریان هێناوە. من قەنەعەتم وایە کێشەی کورد لە عێراق پەیوەندی بە با بڵێن ئیرادەی سیاسی عەرەبەکانەوە هەیە و لەگەڵ عەقڵێتی ئیدارەدان و خۆگونجاندن و دانانی بەرنامەیەکی استراتیجی بۆ قەزیەی کوردی لە عێراق پەیوەندی بەم دوو تەوەرەوە هەیە. ئێمە ئەوەی ئێستا دەرئەنجامە تەحسیل حاصلە ئێستا قەزیەکە ئێمە تەمەشا بکە کورد لە 2005 خاوەنی دەستور بوو خاوەنی ڕفراندۆمی دەستور بوو کورد خاوەنی سەرۆک کۆمار بوو خاوەنی دەسەڵات بوو ئەو هەموو پۆست و پلە و پایەمان هەبوو ئێمە لە تەنەزول بووین ئێستا وای لێ هاتووە ئێمە هەموو مهمەی کورد بۆتە ئەوەی ئایا حکوومەتی عێراقی 300 ملیار ئەنێرێ بۆمان یان نانێرێ ئێمە قەزەی خاکمان لەگەڵ عێراقا هەیە قەزەی تاریخمان لەگەڵیان هەیە قەزەی ئەنفالمان هەیە قەزەی چیمیابارانمان هەیە قەزەی سوتاندنی 5,000 گوندمان هەیە ئێمە قەزەیەکی گەورەمان هەیە بەڵام پێدوانی ئەمریکاکرێت ینی بە ئامانجەوە مەبەستەکە دیارە بێگومان ئەوان بە بەرنامەوەیان لێ کردووە وایان کردووە کە تۆ قەزەی ئەساسیەکەت لە بیر چێتەوە ئێستا ئەمە ئەستەن من و خات و ئەلماس خەرچی کەرکوچین ئێمە معاناتی خەرچی کەرکوو کەزانین ئێمە بە تەما بووین بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بە ئارامی بژین جاریچکە ڕاونەندرێن ئێمە لە 16 ئۆکتۆبەر بە ماوەی 2 سەعات کەرکوچیان پێچۆڵ کردین و شانازیان دەکرد کە ئێمە ملەتێکین ڕامان کردووە شارەکەمان جێشتووە ئەم عەقڵێتە چۆن ئەگەینە ئەنجام لەگەڵیا چۆن لەگەڵ ئەم عەقڵێتە ئەگەین بەڕاستی دەبێت کورد بەرنامەیەکی استراتیجی کۆنکرێتی هەبێ و بتوانێت ئیدارەی بدا و بتوانێت نیابەکانی نوێنەرەکانی بە بەرنمەیەکی پرۆژەیەکی دیاریکراو بکەونە مفۆزات و ناش بێ بەڕاستی تەنەزولیان بۆ بکرێت چونکە بە دڵنیاییەوە ئێمە شایەدی ئەو ڕاستیەین هەرچەند تەنەزول بکەن ئەوان زیاتریان دەوێت چونکە ئەوان لە ئەنجامە بڕوایان بە فیدراالێت نییە بڕوایان بە کوردستان نییە و بڕوایان بە ئەقلیمی کوردستانی وەکو خۆیانەڵێن بڕوان بەوەیە تۆ محافەزەیەکی ڕەزیلی بەردەسی ئەوان بی ئەم ئەقلێتە ئیشی لەگەڵ ناکرێت و خۆشمان وەکو پێویست نین ئەبینین یعنی ئێستاش ئێمە کورد لایەنەکانی دەسەڵات ناتوانن ڕێککەون لەسەرەوەی وەفدێ بۆ بەغا بنێرن چۆن ئەتوانن شەڕێکی گەورەی تاریخی قورسی گەورە لەگەڵ ئەم عەقلێتەیە بکەن بێگومان ناکرێەوە تا دەبێت وەفدێک بە تەنیا بڕوە وەفدێک بە ناوی حکومەت بڕوە بەڕاستی ئەمە هیچی کێشەکان چارەسەر ناکە باشترین چارەسەر ئەوەیە کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە ئەوەندە تەشەبوس بەغا نەکە و مەسلەی فایلی مالیە و ئیدارە و میدارە لەگەڵ بەغا بپێچێتەوە فایلی خاک فایلی جوگرافیا بکاتەوە بڵێ فەرمو ئێمە نەتەوەیەکی جیاوازین پێکاتەیەکی جیاوازین ئێمە سونە و شیعانین ئێمە خاکەکەمان جوگرافیەکەمان خوای گەورە نەخشەیەکی بۆ دروست کردوین سیلسیلەیە چایە ئەوە دەبێت بێندان بەمەیە بنێن زۆر باش ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم کارا بێ و ئوموری خۆی ڕێک بخا پێویستمان بە موچەی بەغانە بێ چ پێویستەکە لە مانگێکا سێجا وەفدی هەرێم بڕوا لە بەغا بپارێتەوە داوای موچە بکە ئەمە هەر بەڕاستی قەزەکان لاواز کردووە ینی شەڕەکە لەسەر خاک و لەسەر نەتەوەی سوپاسەکەم کاک شوان دێم و خزمەت جەنابێت ینی خاتوەڵماس کاک شوان ینی لێکدانە و شیکردنەوەیشی منتیقی کرد بەڕاستی ینی ئێمە وەکو کورد ئەگەر استراتیجمان هەبێ ئەگەر ناوماڵی خۆمان ڕێکخێنەوە ئەگەر داهات و بودجێ خۆمان لە هەرێمی کوردستان بەو شێوە ڕێکخێنەوە کە بەشی موچەی فەرمانبەرانمان بکات ئەو کاتە تۆ شەڕی سەرەکیت لە بەغدا لەسەر خاک و نەتەوەیە لەسەر ئەو ناوچانەیە کە داژی کراوە و بەپێی مادە و یاساکانی دەستوری عراقی چارەسەریشی بۆ دۆزراوەتەوە ئێستا کە ئێوە لە بەغدان و سیاسیەکانمان کە لە بەغدان وەلایەنە سیاسی کوردیەکان کە لە بەغدان ئەم نەفەسە ئەبینن لەلایەن سیاسیەکانی شیعە و سونە ئەم عەقڵیەتە کراوەیە بەو ئەندازەی کە بتوانی تۆ لە داهاتوودا لەسەر خاک و نەتەوە لەسەر ئەو ناوچانی کە تعریب کراوە تۆ مامەڵەی لەگەڵ بکەیت و بکەویتە مفاوەزاتەوە لەگەڵیا
دەست خۆش بێدیارە قسەکانی کاکشوان زۆر جوانن بەڵام وەرە تۆ چۆنی ماڵی کورد ڕێک دەخەیتەوە ئێمە کاتێک کە بڕیاری ئابووری سربەخۆماندا نەمانتوانین موچەی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی بدەین خەڵکەکەمان ئێستا برسیە یەک تۆز بووی لە واقعی دیدی هەردوو لایە بەغدا دەوری محەممەدی مەهدی نییە یعنی بڵێ هیچ شتێکی تێدا ڕووناداوە خەڵکێک هەیە 100% موچەت بۆ ئەنێریە بوجەت بۆ ئەنێریە و ئەوێ ژیانێکی شایستە هەبێ بڵێ بە تاکید ئەگەر گرفت ڕوو بدا خوا نەخواستە ئەوان زیاد لە حەدی خۆی بەقوت بن بەڵێ بڕیاوایان وایە ئەبێ حکوومەتێکی بەهێز و بەقوت بڕوە و ئەسڵم بڕوایان بە فدرالیت نییە بڕوایان بە هەرێمایەتی نییە ئەوە هەرێمی بەسرە چەندێکە داوا ئەکەن ببنە هەرێمێک بە هیچ شێوەیە قبولی ناکەن ئەوان بەجیابوونەوەی ئەزانن بیرمان نەچێت لە بەرامبەردا ماڵی شیعش ئێستا ڕێک نییە نەک بەس کورد ئەم گرفتەی هەیە یعنی وەک ئەوەی سیاستێک هەبێ لە عێراق حوت لایەنی سەرەکی شیعە هەیە ئەوانش لە ناو خۆیانە ئێستا گرفتیان هەیە لەناو ئێمەیە ئێمە چۆنی پێویستمان بە بەغدا نابێ من پێم وایە بەغداش پێویستی بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانش پێویستی بەغدایە بۆ تۆ یەکەم شت بڕیارت داوە بە فدرالیت کار بکەی واتە فدرالیت تۆ بەشێکی لەم عێراقا ئێمە ئەو سیاسەتەمان بەرپا کرد کە کاتێک چوین نەوتمان فرۆشت و بەسەر بەخۆیی کارمان کرد باجەکەی چی بوو باجەکەی ئەوە بوو ئێمە خەڵکی خۆمانمان بەرسی کرد بۆیە ئەم سیاسەتە نابێ ئێمە بەرداوامی پێ بدەین ئەبێ بە دوای حەلێکی کە بگەڕین کە ئەو حەلە بۆ چارەسەرکردنی دۆخی خەڵکی هەرێمی کوردستان بێ و بگەڕێت بۆ ئەوەی هێمنی هەرێمی کوردستان و ناوچە دەبڕانراوەکان بپارێزێ بەڵام کاتێک کە ئەو سیاسەتە کرا ئێمە ناڵێ قەت حکوومەتی بەغدا باشە حکوومەتی بەغدا دەستی بڕوە بەڵێ عقلیەتی شۆڤێنی هەیە دەیان ئاسەنگی ئیداریمان بۆکەن سیاسیمان بۆکەن کێشەمان بۆنێنەوە بۆ شەهیدەکانمان بۆ خوێندکارەکانمان بەدیدی تۆ بە تێڕوانینی تۆ یعنی ئێمە هەرێمی کوردستان پێویستە بە تەواوەتی خۆمان تەسلیمی بەغدا بکەین چکە بەڕاستی زۆرێک لە چاودێرە وایە بین خۆ تەسلیمکردنە هۆکارێکە بۆ کەمکردنەوەی خەواری هەرێمی کوردستانە بۆ بچووکردنەوەی نانانا خۆ تەسلیمکردنەوە زۆر جیاوازە لەگەڵ هەماهەنگی تۆ هەرێمی کوردستانی بە پێی دەستوری عێراقی سەر بە حکوومەتی فدرالی عێراقی واتە هەم حکوومەتی عێراق پێویستی بە تۆیە و هەم تۆ پێویستت پێێتی ئەگەر توانی بمانتوانایە ڕۆژە لە ڕۆژان ببینایەتە دوو دراوسێ بەیەکەوە بەسەرسەر و بەسەر چاو بەڵام نەمانتوانی پرۆژەیەک بوو سەرکەوتو نەبوو یعنی ناکرێت لە واقعێکا بژێن کە واقعەکە زۆر تاڵە کاتێک کە کەسێک زگی برسی ئەبێ باورتان هەبێ بمبەخشن ئەم قسەیە ئەەکەم منیشتیمانی لە بیر نامێنێ ئەم قسەی ڕنگ بێ زۆر تاڵ و ناخۆش بێ بەڵام بۆ خەڵکی ژیان و نەهامەتی بەڕاستینە یعنی من تەنها مەبەستم ئەوێ سوورەتە واقعەکە بێنمە ئاراوە ئەم حاڵەتەکە تۆ بیری لێ ئەەکەیتەوە بەو شێوەیە چۆنی چارەسەرەکەی دەی لە ڕێگەی دەستور و قانون و یاسا چارەسەرەکەی واتە کە تۆ ئابووری سربەخۆت سەری نەگرت ئەبێت تۆ ڕێگەی دووەمت لە بژاردەی دووەمت هەبێ بڵێ ئەبێ ئابووریەکەت هەبێت کە لەگەڵ هەرێمی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوی با ئێستا شتێکی واقعی ترتان بۆ باسکەم خۆسیە بژاردە هەیە حالیان لە مۆزوعی قانونی موازنە یەکێکیان ئەوەیە پێتەڵێ کاکە وەرە 250,000 بەرمیلەکەم بدەرێ ڕادەستنی بکە لە ڕێگەی سۆمەوە من شایستە دارایەکەت بدەمێ ئەگەر ئەوە ناکەی شتێکەیە لەسەرەوەی ئەقیامی ڕادەست بکرێ باشە با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەوە ڕازیە بەڵام کە دیتە سەر ئەرزی واقع ئێستا ئێمە خۆمانین و کەناڵی خۆمانە حکوومەتی هەرێم تەسلیمی ناکە ئەمە یەکێ لە گرفتەکانە بۆیە ئێستا ئەم وەفدەی کە هات کە ساڵی پار تەسلیم نەکرا ئێستا پابندبوونی خۆی بە هەم موازنە دووپات ئەکاتەوە هەم بە قانونی عجزی مالی کە بڕگەی حوتێتی ئەمە یەک دووەمیان پێداگری ئەکا ئەڵێ وەرە تۆ هەمووی المجمل بە من تەسلیمکە ئەمە یەکە ئێمە لەگەڵی نەبووینە ئەوەی کە جەنابی کاکشوان باسی ئەکا ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نەبووینە حکوومەتی هەرێمی کوردستان بە کامەلی داهاتی تەسلیم بکە بەڵام بەشێکیشی هەیە ئەڵێ بڵێ وەرە تۆ ئەو کێشانەی کەەوە هاتە ناڵی قەرزارم لەسەر عەقدەکانت لەسەر ئیش و کارەکانت وەرە کێڵگەنەوتەکانتم تەسلیم بکە من تحملی تەکلیفەی ئینتاجی ئەەکەم ئێمە ناڵین تەکلیفەی ئینتاج و نەقلی زۆر لەوە زیاترە کەوا لە ڕێگەی سۆمەوە ئەنێردریا یاخود لە ڕێ چکە تۆ حکوومەت نیت ئەو وڵاتانەی کە دێن ئەو نەوتت لێ وەرئەگرن بە بڕێکی زۆر کەمتر نزیکەی $11 کەمتر کاکە لە تۆی وەرئەگرێ بەڵامزیانی پێدوانیە جەناب چکە لە بەغدای و ئەندامی پەرلەمانی پێدوانی ینی ئەمەش منطقی نییە کە بەغدا داوا بکە چکە تۆ زانێ هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێکەوتنی هەیە لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای زەبەلاح یانی چکە لە ئێستادا ئەبێ ئەمە دەرچەیەکی یاسایی بۆ بدۆزێتەوە بەڕاستیانی بەڵام ئەو نامنطقیە هەرێمی کوردستان خۆی تێکەوان با تۆزێ واقعی بین یعنی من ئەمەوێ سوورەتە حەقیقەکە ئەگەر نەقلی بکەم بۆ جەنابتان لە حاڵەتێکە ئەم حاڵەتە دروست ئەبێ کاتێک منطقی ئەبێ کە تۆ ئەڵەی زەرەرمە
حکوومەتی هەرێم عێراق لەو ڕوانگەیەوە سێرەکە تۆڵی زەرمە من ناتوانم موچەی هاوڵاتیانی خۆمی پێدابیم بکەم دا ئەڵێ وەرە بم دەری هەموویم تەسلیم کە من پارەی نەقڵ و کلفە و ئینتاج و تەژغیلت هەمووی بۆ ئەدەم و تەنانەت قەرزەکانیشت ئەدەم واتە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان اتفاقێکی سیاسی هەبێ بڵێ اقتصاد زۆر مهمە حکوومەتی هەرێمی کوردستان چەند اقتصادی بەقوت بێ ئێمە ئەوەندە پێمان خۆشە بەڵام کە ئێستا اقتصادەکەی خراپە وەزع ئابوورێکەی لاوازە خەڵکی هەرێمی کوردستان برسیە تۆ تەنها ڕێگەت کە لە بەردەمماوە ئەبێ ڕێگەی گفتوگۆ و چارەسەرە ئێمە مەبەستمان ئەوەی لەم دۆخە دەربچین هیچ کاتێک کەس مەبەستی ئەوە نەبووە کە گرفتێکی کە دروست بێت یاخود بۆ شوێنەکانی کە کاکشوان قسەیەکی زۆر جوانی کرد ئێمە خەڵکی ناوچە دابڕێنراوەکان باجی ئەدەینەوە ئەم مۆزوعانە یەکەم شت جگەلەوەی کە خەڵکمان وەکو هەرێمی کوردستان فەرمانبەری هەرێمی کوردستانە بەشێکیان بەڵام بەشێکی زۆریشی لە ناو عێراقا ڕەبوتمان لەگەڵ عێراقا هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە فەرمو مەسلیەی هەیە ڕاستەوخۆ هەر کتابێک دێ ئەبێ بینێرێ بۆ ممەسلیە و لێرەگەی ممەسلیەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان واتە تۆ ڕەبتت هەیە حکوومەتێکی اتحادیت بە ناوێکی فیدرالیەوە خۆ چەندین جار هەوڵی داوە حکوومەتی عێراق قانونی محافظات بەرپا بکات واتە بە ئاراستەی ئێستش ئەو تەوەجوهە هەیە بۆ ئاگاداریتان بۆ ئەم موازنەیەش هەوڵ بدا لە ڕێگەی محافظاتەوە ڕادستی بودجە و موچە و ئەو شتانە بکە لە بەرەوەی بە خۆتان ئاگدارن داواکاریەکی زۆر هەیە کە خەڵک موچەی خۆی ڕاستە و خۆ لە عێراقەوە وەربگرێ ئەمە لە ڕێتێکەوە سەرەگرێ لە ڕووی یاساییە مۆزوعەکە یاسایی و دەستوری من باسی ئەوەم کرد کە خەڵک برسیەتی کە خەڵک ماندووە کە خەڵکی لاکە ئەگەر بین لەسەر حاڵەتی دەستوری و یاسایی قسەی زۆرمان هەیە لەسەر هەموو ئەو گرفتە یاسایانەی کە ڕوویدا و حکوومەتی هەرێم پێویستە لە کاتێکدا کە پێشێلی دەستور و یاسا ئەکرێ هۆشی بابێ لە محکەمەی ئیتیحادی سکاڵا تۆمار بکە سەبارەت بۆ پێشێلکارەیانێکەوە لەلایەن بەغداوە ئەکرێ ئێمە وتمان بەغدا هەموو شتێکی باش نییە و هەوڵ ئەدات هەموو کاتێک حکوومەتی مرکزی بەقوت بێ و هەوڵ ئەدا دەسەڵاتی خۆی بسەپێنێ نەک بەس بۆ هەرێمی کوردستان خۆ بۆ پارێزگاکانی تری عێراقش وایە وەرە سێردۆخی بەسڕا بکە وەرە سێردۆخی سەماوە و دیوانیە و دۆخی خودی بەغدا بکە ئەو پیسی و خۆڵ و خاشاگە و گرفتەی کە هەیەی ئێمە ناڵین دنیا لێرە زۆر باشە بەڵام ئێمە باز لەوە ئەکەین چارەسەری کێشەکانی ژیانی خەڵک کێشەی مادەی 140 کە ماوەیەک خۆمان ئێمە وەکو کورد گرفتی ئەوەمان هەبوو بێزۆر بێ منەت بووین لەوەی کە مادەی 140 پارەی بۆ داوا بکەین هەتاکو ساڵی 2019 داوای یەکەم جار دوای 4 ساڵ پارەمان تەرخان کردەوە جارێکی کە بۆ مادەی 140 و ئێستاش لەم بودجەیە پارەیەکی بۆ تەرخان کراوە کە بری تقریبا 12 ملیار و کەسرە ئەگەر هەڵە نەبم ئەوە پێمان کەم بووە و داوامان کردووە زیاتر بێ یعنی کورد وای لێ هات لە بێمنەتی سربەخۆیی کە علەساس بەرەو ئاراستەیەکی باشتر بڕوا تێکەوت واتە ئێستا تۆ بێ معالەجە بکە خەڵک برسیمەکە ئێمە تەنها ئەوە باسەکەمانە ئەگینا هیچ کاتێک بەوە دڵخۆش نەبووینە کە حکوومەتی عێراق جارێکی کە زۆر بەقوت بێتەوە دوور بێ ئەنفالمان بکە و تعریبمان بکە و تەبعیسمان بکە وەک ئەوەی ئێستا کە ئەیبینین دەیان گرفت لە ناوچە دابڕێنراوەکان هەیە بەڵام ڕێکارە دەستوری و یاسایەکان ڕێکاری خۆی هەیە و هەردوو لاش هەڵەی خۆیان هەبووە ئێمە لەگەڵ بەرژەوەندی ئەوین چارەسەری دۆخەکە بکرێن دەستخۆش خات و ئەڵماز بەڵە کاک شوان محەممەدیانی خات و ئەڵماز ئاماژەی بە خاڵشی گرنگ کرد کە هەرێمی کوردستان زۆر جار پەنای بۆ نابە یاخود نازام هۆکارەکەیەوە درکی پێ ناکە یا ینی چی لە پشت ئەوەیە کە ناتوانێت داوای مافەکانی خۆی بکە یاخود سکاڵا لە دادگای فیدرالی عێراق تۆمار بکە کە ئەمە دادگایە کە ئەتوانێت لە ڕووی دەستور و یاسای عێراقەوە ینی داواکاری سەرجەم پارێزگاکان و هەرێمەکانی ژێگلا بکاتەوە ئێمە بۆ درکمان بەوە نەکردووە ئەگەر درکمان پێکردووە هۆکارەکەی چێک کە پەنای بۆ نابین هۆکارەکەی سیاسیە یاخود بە هەمان شێوە ئێمە ئەوەیە دەمانوێت زیاتر دوورکەوینەوە لە بەغدا و لە عێراق بەگشتی لە ڕاستیە کورد تەجروبەیەکی دوورودرێژی نییە لە سەرکاری دەستوری و ئەوانە ئەمە حقیقەتێکە کەمتر پەنا بۆ دەستورە بە هەرچەندە دادگای اتحادی دادگای فیدرالی ئەوانە ئەجواکەی دیارە مەلامەحی دیارە چۆنە و هیچ شتێکی لێشین نابێت خۆی تەبیعەتی ئەم جۆرە ململانیانە ئێمە نابێگومان خۆ حاسەسە بوو دانرایانی لەوێ پێکاتەکان دایانناوە تەبیعەتی ئەم ململانیانە ینی ئێمە بگەڕێنەوە بۆ شتی تاریخی لە وڵاتانی دنیا لە یەکێتی شوورەوی کۆن ئەوەی پێوترێ ئەوروپای
شەرقی نەتیجەی بەچی گەیشتەوە ململانێ تەبیعەتی ئاها پێکاتەی جیاواز بەچی گەیشتۆتەوە ئەمە لەلایەکی تر کاکە ینی ئەمە تۆزێک بە خۆماڵایەنە قسە بکەین بڵێن لە دوای پرۆسی ئازادی دوو حزبی دەسەڵاتدارمان هەبوون تەجروبەیەکی دوور درێژیان لەگە ململانێ و ئەوەش هەیە بەڵام بەڕاستی بە عقلەتێکی حزبی زۆر بچووک چوونە ناو قەزیەکەوە ینی شەڕیان لەسەر وەزیر و بریکاری وەزیر و مدیرعام لە بەغا کرد و چەند ساڵ باسی مادەی 140 ینی مەسەلەی مادە 140 خاڵێکی حەسمە لە بینی کورد و بەغایە لەبەرەوەی بە پێی مادەکە بە پێی یاساکە دەبواە لە کۆتایی 2007 کۆتایی پێبێ ینی چارەسەر بکرێ نە ئەحسا کرا نە سەرژمێری نە تەدبیع کرا نە ڕیفراندۆمەکەشی بۆ کرا کە ئەمە نەکرا دەرکەوت کە ئەم عقلێتە هیچ بڕوای پێ نییە تۆ چی دەکەی یان دەبێ بیر لە ڕێگای تر بکەیتەوە خاتو ئەلماس جوانی فەرموو خۆ قوتی خەڵک گرینگە ناکرێ ینی ئەم حیزبانە حکوومەتی هەرێم نوێنەران لە کورد سەرۆک کۆمار ینی هەتاکەی ینی ئاها بێدەنگە بن لە بەرامبەر قوتی خەڵک قوتی خەڵک یاریەک نییە ینی تۆ معاملەی پێوە بکەی ئێمە دەزانین ینی ئەمە گرینگە بەڵام چارەنووسی هەرێمەکەمان ئەنجامی خەبات و تێکۆشان و ماندووبوونی ئەو ملەتە ئەوە گرینگە باشە ئێستاکە پرسین ینی حکوومەتی هەرێم نەوت تەسلیم ناکە پاڵپشت بە هەنێ بەرگەی دەستوری وەفدە نێرێ ئەلێ تەسلیمەکەین بەڵام دوایی وەزیری نەوت وەزیری سامانە سروشتەکان دێ ئەلێمە تەسلیمی ناکەین بەڵکو داهاتەکەی تەسلیمەکەین ڕوون نییە ئەنی بەڕاستی هەتا گفتوگۆکانیش ئێمە وەکو حزبی سیاسیش بەڕاستی زۆر بەرچاومان ڕوون نییە ینی نازانین ئەم گفتوگویانە لەکوێیە و نوێنەرانی کورد چی ئەڵێن بۆ کاکشوانیوەکو لایەنەکانی دیکە بۆ نوێسەوەکو حیزبی زەحمەتکێشان بۆ داوا ناکەن لە هەموو لایەنە سیاسیەکان یاریمی کوردستان بەڕاستی بەرەیەک یاخود ئەنجومەنێک پێکبێنن بۆی کە هەم بەرچاوتان ڕوون بێ هەم بتوانن ینی بە هاوبەشی و بە یەکگرتووی بچنە بەغدا لە ڕۆ سیاسیەکەەوە ئەم شەڕە قورسە بکەن بە حەقەت ئێمە وەکو حزبی زەحمەتشان هەمیشە لەگەڵ ئەوە بووینەکە نوێنەرایەتێکی فەرمی هەیە حکوومەتی هەرێمە پەرلەمانە سەرۆکایەتی هەرێمە و پێمان وایە دەبێت لە ڕێگای ئەم نوێنەرایەتی فەرمیانەوە کێشەکان چارەسەرکرد چکە بەڕاستی پێمان وایە عملی نردنی وەفدی حزبی و ئەوانە ئەو ئەکرێ وەکو پاڵپشتی ئەوان بۆ لای لایەنە سیاسیەکانی بەغا و بۆ لای لایەنە سیاسیەکان بنێرین گفتوگۆ بکەن بەڵام ناکرێ وەفدی حزبی بچێ قەزیە دەستوری و قەزیە قانونیەکان دەردەشە بکە و چارەسەر بکە ئەمە ئۆکەی لەجێ خۆی بێ ئەوەی تر ئێمە پێمان وایە ینی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی تەنەزول بۆ بەغانەکە ینی ئێستا خۆشە ڕووهەراکە لەسەر 300 ملیارە پێمان وایە حکوومەتی هەرێم فەرم و کەرەم بکەن دەستێک بە خۆتان نابێنن ئەوەی خۆتان ناوتان ناوە لژنەی چاکسازی و نەزاهە و ئەوەی بۆ چاکسازیکردن و پاکسازیکردن فەرم و جێبەجێکەن خۆ چێ هەبێ لەم هەرێمە لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت دەسەڵاتدارتر ئێمە پێمان غەریبە ئەمان باسی چاکسازیەکەن دەفەرم و بیکەن ئێوە حزبی دەسەڵاتن حاکمن هەموو شتێکن لە وڵاتەیە دەبیکەن بۆ ئەوەی لایەنی کەم ئەفوم کە بۆ ئەوەی لایەنی کەم لە بەرامبەر بەغا ئەوەندە باسی 300 ملیار مەکەن ئەستان ئێمە پێمان وایە ئێمە وەکو حزب زەحمەتشان پێمان وایە ئەمان ئیدارەکەی خۆیان ڕێک خەنەوە ئەو کەم و کوڕیانەی لە ئیدارەکەی چارەسەری کەن موچێ خەڵک دابین بکەن خەڵک ئامادە نییە بە ئێوە بڵێ بڕۆن تەنەزول لە بەرامبەر بەغا بکەن خەڵکی کوردستان ئیحساسی بەرزە و بە برسێتیش تەحملی کردووەوە تاوە 4 ساڵە ئەی بە برسێتی نییە چیە ینی ساڵێکە 8 موچە و 6 موچادرێ تحملی کردووە خۆ ئێستا هاوڵاتیەکی کورد ناتۆ سەرجادەکە بڵێ با بچین هەرچیمانێت تەسلیم بەغایکەینەوە ئەحساسی بەرزە بەڵام دەبێ ئەم لایەنە سیاسیانە شعور بەم مەسەلەیە بکەن و خۆیان ڕێک بخەن ئەوجا کە ئەمان خۆیان ڕێکخست یعنی من پرسیارەکەم خوا ینی ئێستا ئەو وەفدانەی کە ئەڕوا بە سەرکردایەتی برای بەڕێز کا قوبات تاڵەبانی ئەوە بۆ ساڵ و نوێیە کە ئەم وەفدانە ئەچن هەمووی لەسەر پارێ ینی هیچ شتێکی تریان باز نەکردو هەر پارێ ئەمە وایزانین نەوتەکە چۆن بڕوات چەندێکی بدەنە ئەوان پارەکە چەنە ینی بەعکسەوە ئێمە پێمان وایە ئەگەر موچە چارەسەر بکەن لێرە ئەو کاتە وەفدەکان با بڕاباتی مادەی 140 و جێبەجێکردنی مادەکەەوە سنوور و خاک و جوگرافیە کە چێتە بەغدا وەکو جەناب داماژەی پێدی تەنها بۆ مەسەلەی نەوت و بودجەیە یاخود لە پشتی پەردەوە هەندێک مەسەلەی دیکە باسەکەن کاک شۆن سپاس دەکەم دێمەوە خزمەت جەنابەت خاتوەڵماز نازەم جۆ لە کاک شوان بوو یان نا
ئەم وەفدانە ڕاستە کە دەچنە بەغدا ینی وەکو جەنابیش دامەژت پێدا ئێستا ینی خاڵی یەکەم موچە و قوتی خەڵکیە بەڵام لە پەراوێزی ئەم سەردانانەداوە ئەم گفتوگویانەدا هیچ مەسلەیەکی سیاسی پەیوەست بە ناوچەکێشە لە سەرەکان بە خاک بە نەتەوە بە کەرکووک بە تعریب بەمانە باز دەکرێت یان نا بەڕاستی؟ وەڵای من دەست خۆش بێ بۆ ئەو پرسیارە دیارە بەلامەوە گرنگ بوو بە تایبەتی ئەو کۆبوونەوەی جەنابی کاقوبات تاڵەبانی بە سەرۆکایەتی کاقوبات لەگەڵ پەرلەمانی عێراقا حەز ئەەکەم یەکەم وشەی بۆ مێژوو باسی بکەم کە دەستی پێ کردوتی ئەلم ژوورەوە ئەلم قاعەوە فەخامەتی جەنابی مام جەلال دەستی پێکرد بۆ قەزیەیەک نەهاتوومە تەنها کێشەی من موچە و بودجە بێ من قەزیەکەم هەیە وەکو کورد ئەوە هەر دەست پێشی قسەکانی بوو بۆ ئاگاداری بەڕێستان بە شەفافانە لە بەردەم هەموو کوت لە سیاسیەکانی عێراق و بە تایبەتیش کوت لە معارزەکانمان هاتن دانیشتن بۆی بڵێن کاکەنەوە چۆن فرۆشراوە چۆن کڕاوە چی کراوە چی نەکراوە زۆر بە شەفافانە دکیومنتی فەرمانبەرانی هەرێم هاتووە داتاکان هاتووە ئەمانە بەسەر چاوبەست بۆی بزانی ئەمە یەکێک لەو قسانە بووە کە جەنابی کاقوبات دەست پێشخەری کارەکانی بووە دوو ئەو وەفدانەی کە هاتوونە بڵێ بە پێی ئاگاداری من جەنابی کاخالی شوانی و برادەران وەفدێکیان دروست کرد نەگوەفت هەر لجنەیەک دروست کرا بە سەرۆکایەتی ئومەم متحیدە هەموو لایەک ئاگادارە نەتەوە یەکگرتوەکان بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچەدابڕێنراوەکان و مادەی 140 وەگەیشتنە بڕگەکانی کۆتایی کە نوێنەرانی تورکمانی تێدا هەبوو عەرەبی تێدا هەبوو کوردی تێدا هەبوو باشە وەگەیشتنە ڕێککەوتنی تەواو لەسەر دۆخی کەرکووک و خانەقین و هەموو ناوچەدابڕێنراوەکان لە ئاخری لەحظاتە هەندێ لایەن ڕایان گرت و کۆتاییان بە مۆزوعەکە هێنا مەسەلەی مەجلسی قەزا مەسەلەی وزارە پشت و کاڵەکان گرفتەکان کە وەستانیان بەڕاستی والله لایەنی تورکمانی تێبینی هەبوو لایەنی عەرەبی سونە تێبینی هەبوو ئەمە واقعە لە کاتی کۆتایی ئەخیرا کە بڕیار بوو گەیشتنە ڕێککەوتنی کۆتاییش بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە من بە ئەمانەتەوە باسیەکەم ئەو وەفدەکاری باشی کرد کە وەک وتم نوێنەرانی کورد کاک خالی شوانی بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک وەزیریش کاری باشیان کرد بە هەمان شێوە سەبارەت بە کێشەی زەویوزارەکان مادەی 140 ئەو نووسراوانەی کە لە سەرۆکایەتی کۆماری عێراق و لە پەرلەمان و لە گەڵکە خالید و ئەوان وەکو نوێنەرایەتی هەرێم وەکو وەزیری هەرێم کاریان بۆەوە کرد ئەو نووسراوانە بێتە مەحکەمەی کەرکووک بۆ ڕاگررتنی بەشێک لەو داوایانە بە خۆتان نازانن کە گرفتی زۆری لەسەر هەبوو واتە کار کراوە یعنی ئەمەندەی من ئاگدار بم لەسەری ئەم وەفدانەی کە هاتوونە بە شەفافانە مەلەفی تەواویان داوە و ئەسڵەن بەشێک لەو پڕکانە دەستکەوت بوو بۆمان کە هەندێک لەو داوایانە لە قەراری تەمییزی بە تەحدیدەن با باسی بکەم گەڕایەوە کە ئەڵێ ئەگەر بێت و ئەو زەوی وزارانە کە هی کوشت و کاڵین داگیر کراون ئەوانەی کە ئیحالە کراوە پۆیان بە پێی عەقدەکان ئەگەر 57 ئەسڵیان کەرکووک بێ یاخود کەرکووک نەبێ مادەم لە خاوەنی ڕەسەنی خۆی وەرگیراوەتەوە واتە مەشمولە بە مادەی 140 و نابێ عەقدەکانیان بۆ تەجدید بکرێ ئەمە خۆی لە خۆیان دەستکەوتە هەر بۆ ئاگاداریتان جگەلەوەی من ناڵێم هیچ کار نەکراوە بەڵام ئێمە بەردەوام پێویستمان پێیەتی و وەفدی هەرێمش من ئەمە دیفاع نییە لە جەنابی کاقوبات و کارەکانی لێرانە نەخێر زۆر بەسەر بەرزانە باسی ئەوەی کردووە کە گرفتی من قەزیەیەکە باوکم دەستی پێکردو ئێمە کۆتایی پێدێنین هیچ تەنها کێشەی بوجە و موچەنیە بەڵام ئەوەی کە گرفتی بۆ ئێمە دروست کرد بەشێک لەو گرفتە ئابووری و جۆغرافی و سیاسیانەیە کە لە هەرێمی کوردستانیشا هەیە دوو لە بەرامبەردا عقلێک هەیە لە بەغدا هەموو کاتوتومە و ئەیڵێمەوە شۆڤێنیە ئیمانی بە تاکڕەویە ئیمانی بۆیە کێشەی ئیداریت بۆ دروست بکە لەم نێوەندەیە ئەبێت تۆی کورد ئاراستەکانت بەرەو چۆ بڕوە ئەبێ ئێمە ئەو فکرە وەلا بنین هێشتا فێری کاری دەستوری و قانونی نەبووین باشە لە دوای کە ئەڵێی تۆی کورد واتە ئێمەی کورد لە بەغدا کاکشۆن قسەیە زۆر جوانی کرد فەرموو وەزەگە تەکمیلەیکەم یعنی ئێمە بە پشتیوانی کورد بووە دەستوری عێراقی تێپەڕ بووە چونکە ئەگەر سێ محافەزە کار لەسەر ئەوە نەکردایە دەنگی نەدایە بە دەستوری عێراق بە خۆتان دەزانن دەنگی تاوی بەدەست نەهێنەوە ئێستاش هەوڵێکی نەزۆک هەیە لە پەرلەمانی عێراقی و تەنانەت ئەو لجنەی تعدیلاتی دەستوری ئەگەر پێی ئەم بکرێ مادەی 140 هەر هەڵ ئەگرن لە هەموو
دەستورەکەیە بەڵام بۆ پێیان ناکرێت لەبەرەوەی دووبارە ئەبێ استفتای لەسەر بکرێتەوە واتای ڕاندۆمی لەسەر بکرێتەوە ئایا خەڵک ڕازیە بەمەیانە بۆ بەرگرتن بە هەموو ئەمانە هەبێ ئەیکەن بەڵام ئێمە چۆن خۆمان بۆ بەرگرتن بە هەموو ئەم کارە شۆڤێنیانە یاخود ئەم دوژمنکاریانی کە لە بەغدا و لە هەندێک لایانی سیاسی عراقی بینین بەرامبەر بە کورد ڕۆڵی بۆ نمونە سەرۆکایەتی کۆمار ڕۆڵی جێگیری سەرۆکی پەرلەمان کە کووردە ڕۆڵی وەزیرەکانمان لە ئەنجومەنی وەزیرانی عراق ڕۆڵی ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پەرلەمانی عراقی ئەمانە چ کاریگەریەکتان هەیە بەڕاستیانی ئێوە توانیتانە ئیشی خۆتان بکەن لەسەر ئەم تەوەرانە؟ بەڵێ بەشێکی کردومانە بەڵام زیاتر ئێمە پشتیوانی سیاسیشمان پێویستە چۆن بەسم لە هەندێک فەقەرات کرد لە بچووکترین نمونەی وتم مادەی 140 کورد خۆی بێمنەت بوو سەردەمێک لە سەردەمەکان لە دوای 2014ەوە کەوتی من بە جغرافیەن 140 جێبەجێ کردووە تەواو پێویستم پێ نییە کاکە نابێ پێویستمان پێی نەبێ لەبەرەوەی تۆ لە ڕووی قانونیەوە ڕاستە دەسەڵاتی کوردی هەبووە پارێزگاری کەرکووک کورد بووە لەو شارە توانیومانە کێشەی زەویزارەکان نەهێڵین دەست بگرێتەوە سەری بەڵام کە یەک ڕۆژ دەسەڵاتت بەدەستەوە نامێنێ لایەنیەکی کە دێتەوە جارێکی کە هەوڵی تاریبی شارەکەدا واتە ئەگە تۆ چارەسەری قانونی و دەستوریت نەبێ ئەو بڕیارانت هەڵمەوەشاند بێتەوە بە قانونی واتە تۆ گرفتە ئەساسیەکەت هەرەمێنێ ناتوانیت تەنها بە حکمی هێزی چەکداری ئەو ناوچانە پارێزی ئەمە دوو مەسلەی موچە و بودجە هەموو ساڵێک ئێمە ئەو گرفتەمان هەیە و بە خۆتان بینی وتانە هەتا جاری وایە شەو ڕۆژێک دەخایانێ بڕیاری پەسەندکردنی بودجە تا سی بەیانی بیرم دێ ساڵی 2019 ئێمە لە کۆبوونەوەی پەرلەمان بووە لەسەر پشکی کورد دەیان جارململانی ڕوویداوە چوینەتە دەرەوە هاتووینەتەوە وەفدی هەرێم هاتووە دیفاعی کردووە بە واقعیانە با قسە بکەین لەسەر پشکی هەرێمی کوردستان بەداتا و ئامارەوە هەروەها سەرۆکایەتی کۆمار تەدەخلی کردووە بە تەئکید لەسەر مۆزوعی شایستە دارایەکانی فەلاحەکان ئەمانە هەمووی قەزیە بوونە یعنی وای دیاتۆ لەسەر بازگەیەک لەسەر وەرەقەیەک هەر شەهیدانی کەرکووک شەهیدانی هەرێمی کوردستان کە ئێستا نووسراویان بۆ ئەکرێ بۆ حکوومەتی عێراقی هەر ئەمڕۆکە کارمان لەسەر ئەوە کردووە کە لە سەرۆکایەتی پەرلەمان داوا بکەین کە بڕیارێکەیە وای کردو ئەمریکی دیوانی هەیە ڕابجیرێ بۆی ئەمە تەئیدی شەهاداتیان بۆ نەکرێ ئێ باشە شەهید ئەگەر بیتە سەر ڕاستە قانونی مؤسسەی شوهەدا لە هەردوو لا جیاوازە بەڵام شەهید هەر شەهیدە و خەڵکی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان قوربانیەکی زۆریان داوە بەڵام چی بکەین ڕبتی ئێمە لەگەڵ بەغدایە وەکو هەرێمی کوردستان نییە ئەبێتە گرفت بۆیان بۆ مەسلەی تەعیناتیان دامەزراندنیان مەسلەی خوێندنی باڵایان خوێندنی جامیعاتیان ئەمانە هەموو تەسیری هەیە پێویستیان بە پشتگیریە واتە تۆ وای هاتووە لە دانانی بازگەیەک لە دانانی دامەزراندنێک لە پشکێنەی فەرمانبەرێک وای لێ هاتووە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بۆ تەخەمێکی گەورە و قوڵ کار کراوە بەڵێ ئەمانە لە سەرۆکایەتی کۆمارەوە دەستی پێ بکە بۆ هەموو لایەنەکان بۆ پەرلەمانتاران بەڕاستی هەموو کاری جوانیان کردووە ناڵێم کەلێن نەبووە ناڵێم خەلەل نەبووە بەڵێ هەبووە ئێمە گلەیەکانمان ئەسڵن لەو کەلێن و خەلەلانەیە کەوا ڕووی داوە کە دەرفەتمان داوە لایەنێک لە لایەنەکان بیقۆزیێتەوە ئەوان سەیری ئەو کەم و کوڕیانە ناکەن کە لە لای خۆیانە بەڵام سەیری کەم و کوڕیەکانی لای تۆ ئەکەن ئەمە واقعایە بۆیە ئێمە یەکێ لە هەرە گرفتە گەورەکانمان بوو بە مەسەلەی موچە و بودجە مەسەلەی ئابووری سەربەخۆ بوو کە سەرکەوتوو نەبوویە هەرێمی کوردستان کە خەڵکمان برسی کرد گرفتەکە لێەوە سەرچاوی هەڵدا جگەلەوەی کە بەشێکی زۆری گرفتی سیاسی و جوغرافیمان بۆ دروست بوو لە ناوچە دابڕێنراوەکان کە پێم وایە ئەویشیان خەلل چەندێ لە بەغدایە ئەوەندەش لە خۆمانە هەبووە کە ئەو کێشانە بە هەڵپەسێردراوی ماوەتەوە بڵێ ئەوان ئەیانەوە هەڵپەسێردراوی بمێنێتەوە و کار ئەکەن بۆ جێبەجێ نەکردنی بەڵام ناکۆکیەکان وەزعی سیاسی لێکەوتەکانی دوای ریفراندۆم بوو بەداردەستە بۆی هەموو ئەو کارانە ئەنجام بدرێت بە ئاراسەیەکی کە بڕوە و ئەمانە خەلل بمانەوێ نەمانەوێ کورد بەشێک بۆ لە معادلەیە زۆر باشە خاتۆڵماس دەست خۆش دێم بۆ خزمەت جەنابەت بۆ دواوتە بەڵە کاگە شوار محەممەد ینی هەمیشە ئێمە کە باسەکەین لەم کێشانە ینی هەمیشە ناوی لایانی سێم یاخود نەتەوەی گرتوەکان یاخود ئەمریکا یاخود ئێران دێتە پێشەوە بووی کە زۆر جار نێوەنگیر بوون لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام زۆر جار کارتێکەرە ئیقلیمیەکان و نێودەوڵەتیەکان ئەین لە بەرژەوەندی بەغداشکاوەتەوە هەرێمی کوردستان تا ڕادەیەک زەرەرمەند بووە ینی لەم ڕۆ ئێمە چیمان پێکرێت و توانین هەنگاوی داهاتوومان چی بێت و ئەمە دوا سەرنجی بەڕێزی شت ئەگەر بکرێت لە ماوەی دوو خولەک ئەم پەیامانەت بگەینی سوپاس دەکەم فەرموو بەتاکیت کێشەکەمان کێشەیەکی دابڕاو نییە لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە ئەقلیمی و دەوروبەر
سروشتی کێشەکەمان وایە بەشێکی پەیوەندی بە خۆمانەوەیە بەشێکی بە عێراق و هەرێمەوەیە بەشێکی بە وڵاتانی قلیمیەوەیە ئەمە خۆمانەزانین یعنی بە تایبەتی ئێران و تورکیا تەداخولێکی ڕاستە و خۆیان لە کێشەکان هەیە و ئەو دوولایەنەش نەیاری کوردن و هەموو هەوڵێکە دەن کورد هیچ وەکۆڵێ ئارامیەکی نەبێ هیچ بەهایەکی نەبێ و هەمیشە هەوڵەدەن قیمەتی کەم بکەنەوە و بەشەکەی تری پەیوەندی بە کۆمەلگای نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتیش ئێمە دەزانین ئەوانیش لەسەر ئەساسی ئابووری و بەرژەوەندی خۆیان ئیشەکەن و ئەبینین ئەگەر بەرژەوەندیان لەگەڵمان نابێ هاوکاریمانەکەن بەرژەوەندیان نەما پشتمان تێەکەن ئەمە بەشە خارجێک بەشەکانی بەس ئەو بەشەی پەیوەندی بە خۆمانەوەیە یعنی چێ ڕێدەستی حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێمی گرتووە چاکسازی نەکا ئابوووریەکەی دوور نەخاتەوە لە دەستی دزی و گەندەڵی و ناشەفافێت چێدەسی سەرۆکی هەرێمی گرتووە کە ناوماڵی کورد ڕێک خاتەوە جۆ لە هەموو خەڵک بگرێت جۆ لە زاناکان بگرێت جۆ لە داناکان بگرێت چێدەسی کوردی گرتووە لەوەی کە خۆی تەکوین نەکە ئێمە قسەمان لەسەرم بەشێ ئێوە وەرن خۆتان تەکوینکەن ئەو جاگل ئەوەی ئایت خۆتانە تەواویکەن ڕێکی خەنەوە ئەنجا گلەیەکان بخەنە سەر ئەو ناکرێت ئێمە وەکو عەرەب 22 دەوڵەتی عەرەبی هەموو ڕۆژێ هەرچی کەم و کوڕیان هەبوو بە عەلاقەی ئیسرائیلیان ناکرد 50 ساڵ ئەمەیان درێژە پێدا دوایش دەرکەوت بابەوان نییە ئیسرائیل نە ئەو ئیسرائیل ئەو واهیمەیە و نە خۆتان ئێوە خۆتان هیچ نەبوون ئەژینا ئیسرائیل نەبوو دەرکەون جا ئێستاوان علاقەی لەگەڵاکەن باشە ئەمە بەشێکی دی بەشەکەی تر بەڕاستی ینی دەبێ بزانین کێشەکەمان کێشەیەکی معقەدە و کێشەیەکە کە عمقێکی تاریخی هەیە و دەبێ ئەوانەی کە ئیشی تیاکەن تەجروبەیان هەبێ و فایلیان هەبێ و معلوماتیان هەبێ و خەڵکی زانا و دانا لە پشتیان بێ و تەبیعەتێکی و بەڕاستیش ئەوەندە نەیخەنە سەر ئیعلام کێشەکەمان مشکلەکەمان ئەوەیە ینی هەموو شتەکانمان بربڵاوە ینی کۆیکەنەوە خڕیکەنەوە ورەی خەڵک نەڕوخێنن ینی هەندێک خەڵک قساکە لە ئیعلام ئیتر تۆی هاوڵاتی کە دانیشتووی ئومێدێکت نامێنێ جا بۆیە بەڕاستی دەبێ ئێمە بەهای خۆمان بەرزکەینەوە نیشتیمان لای تاکی وڵات شیرینکەین یعنی ئێستا وای لە تۆ خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان نەماوە کاکە ئەمە کورد خۆی وای لە خۆی کردووە خۆ ئەمە پەیوەندی بە خەڵکەوە نییە ینی تۆ من لە هەمووی سیرتر ینی حکوومەت هێرم کۆ بێتەوە هێز دروستەکە بۆ بازگەکان بینێرە دژی گەندەڵی ینی ئەمە خۆی لە خۆیان ینی تۆ ئیسپاتێکی کە تۆ حکوومەتێکی گەندەڵی سەرکەوتوو نەبوویتە ئەوەی خات و ئەلماس باسی کرد باسی ئابووری سربەخۆکەی بەڵام لەو لایە کارەساتێک لە کەسی خۆش سەر لێ دەرناچێت چی دروست کردووە بۆری نەوتی خۆتە بەکرێداوتە خەڵک نازانم ئەزەتی دا نەکەم لە بەرەوەی کەسێکی ئابووری نیە سیاسەکەی زیاتر دەبێت قسە بکەم بەڵام ئەمە قسەی شەخامە هەرچی هاوڵاتی ئەو جارێ ئەدوێنی تۆ یەک دنیا گلەی لە دا ئەمانە چاکەنەوە ئەو کاتەش لەگەڵ بەرامبەرەکانمانە دوو قسە بکەن و بەئەتمانەتەوە ئەرکەکان جێ بکەن بەڵێ سپاس کاکشوان بڵێ نەماوەی یەخولەکە گەر بتوانین دواسەر گروپیان خۆی بگەێنین فەرموو ئێمە ئەوە تویوەمان ئەوەیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەت عێراق بکەون ڕێکمەتی دۆخی خابکە بەگشتی بەتایبەتی لە مەسەلەی ئابووریەوە ئەوە یەکەمیانە دواتریش بتوێت هەم وەزعی هەرێمیەکان و هەم وەزعی نێودەوڵەت ڕێکدانەوە تەواوی هەیە لەسەر دۆخی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەتی ئەمانە واقعا ناتوانین گلیبۆلی بکەین لەوە وەزیری دیفاعی تورکی لە هەوڵی دواتر ناکاتە ڕۆژێ دوان لە دوای سەردانەکەی هەمیسان قەسفی حدودێکمان ئەکاتە دیێزدارمان ئەکرێت وەتا کوردشێ و شار بێ ئەگە هەنەوی شەر ناڵ و گەرانیەکە بۆ کوردە هیچ وڵاتێک دژمنی ئێمە نیە و هیچ دۆخی ئەمنیە ئەگەر ئێمە خۆمان دۆستی خۆمان نەبێت ئەوە یەکەمیانە دوو ئەبێ ئێمە بەرژەوەندیەکانی خۆمان بخەینە سەر هەموو شتێک و بەرژەوەندی ملەتەکەمان بخەینە پێش و هەوڵی ئەوە بدەین جارێک بۆ ئارامکردنەوە هێورکردنەوەی دۆخی هەرێم لەم ڕزعار بکەین و ئەم ڕێکەوتنانە بێنە مای سوود وەرگرتن و پابینبوون لەوەیەک بۆ ڕێکەوتنانە بۆ بتوانین جارێک لە قەیرکردنەکە بکەین و ئەم عەدالەت سیاسی و ئیقلیم و نێودەوڵەتیەکانە خۆمان بگونجێنین تایبەتی لەگەڵ وڵاتە زلهێزەکان چکە بتوێنێتوێ عەدالەتی ئیقلیمی و نێودەوڵەتی تەئسیری لەسەر کەرکووکە بە تایبەتی هەرێمی کوردستانە بەغدایە
بەسپات بۆ خەڵ مەسفاڵ دانیشتمانی نوێنەرانی عێراق لە فرۆشتنیشی بکە لە بەغدا و لەگەڵ بۆ باز بووە کاکشەوت محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکانی کێشەسان کە لە سەودەکانمان لە شاری لەگەڵ لە بەڵامی پەرنجامە سواز بۆ بینەریەوەش ئامسا خواتان لەگەڵ